ئەمڕۆ ئێمە هاتوونەتە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی هەڵەبجە لە دوای ئەوەی کە بڕیادرا بەکردنەوەی سەنتەری ئۆتیزم لە شاری هەڵەبجە وەک لاتان ڕوونە کە بەشی پەروەردەی تایبەتی تێدا نەبوو ئێمە وەکو دەرچوانی پەروەردەی تایبەت لە پارێزگای هەڵەبجە داوای ئەومان کرد کە بۆچی بەشی پەروەردەی تایبەتی تێدا نیە چونکە بەشێکە کە 4 ساڵی زانکۆ هەمان بەشمان تەواو کردووە ئێمە لە جامیعە ئەو بەشانی کە دانراون لە سنتەری ئۆتیزم ئەو بەشانە ڕاستە ینی گرنگن بەڵام وەکو پەروەردەی تایبەت نیم چونکە پەروەردەی تایبەت بناغی سنتەرەکەیە واختصاسمان لەو بوارە هەیە ئێمە ئێستا لەگەڵ بەڕێوەبەری چاودێری کۆمەڵاتی هەڵەبجە دانیشتین بەڵێنی ئەوەی پێیاوین کە تا هەفتەیە چاوەڕێی بکەین بزانین نەتیجە ئەگەین نەکوێ و دوای ئەوە وەڵامی جدیمان ئاهاتەوە بزانین دەرچوانی پەروەردەی تایبەت دانرێت لە شاری هەڵەبجە یاخودنا چونکە ئێمە بە مافڕۆ دەزانین چونکە ئێمە چەند ساڵە خوێندومانە بۆ ئەوەی خزمەتی ئەم شارە بکەین خزمەتی ئەم ناڵانە بکەین.